رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیج رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج سالا کردی و صبا رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی یا کردی کد بتن سالا رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر وقت رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگار کرنا باجاره کرکوکی بری رزدران دم باش خوشحالین ده بویرک دیدا اموهی پفشا بوین تایبتی جی بویرا و هفتیه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بیجین روژا دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگار کرنا باجاره کرکوکی بری 23 سالا دماکو پینجی روژا دو ماهی یج سالا کردی و صبا روژا ایکی یج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل
رزگارکردنا باجار کرکوک بری 23 سالا دما و 5 مهاسه سرهدان الباریه هفدمت گل سر سالا نی یا کردی یان بجین روژا دو ماهیه ج سالا کردی و سبا روژا ایکیه ج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوک بری 23 سالا دما و 5 مهاسه سرهدان الباجار رانیا دست بکر لروژ بویرک دیدا اموهی پفشا بوین تایبەتی جی بویرا و هەفتیە هەفدەمەت گەل سەر ساڵا نی یا کوردی یان بێژین ڕۆژە دوماهیەیە ji ساڵا کوردی و سبە ڕۆژە ئێکەیە ji ساڵێک نی یا کوردی کود بتن ساڵا 2714 هەروەسا ئەڤرۆ هەفدەمەت گەل ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ بەری 23 ساڵا دەماک و 5 مەهاسێ سەرهەلدانی الباژارە ڕانیە دەست پێ کرد لە ڕۆژە 20 هی سالا نی یا کردی یان بجین روژا دو ماهیه ج سالا کردی و سبا روژا ایکیه ج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 20 صبح روژا ایکیه ج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه یان بجین روژا دو ماهیه ج سالا کردی و سبا روژا ایکیه ج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدیه ج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد یه ج سالا کردی و سبا روژا ایکیه ج سالا نی یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد تا جا سرکردنی کرد سر خو یا کردی کد بتن سالا 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد تا جا سرکردنی کرد سر خو لورا ایرو گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد تا جا سرکردنی کرد سر خو لورا ایرو برنامه بویر تایبەت 2714 هر واسا افرو هفدمت گل رزگارکردنا باجار کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد تا جا سرکردنی کرد سر خو لورا ایرو برنامه بویر تایبەت به وی هلکتنی هم بیرهات کرکوکه بری 23 سالا دماک و 5 مهاسه سرهلدان الباجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد تا جا سرکردنی کرد سر خو لورا ایرو برنامه بویر تایبەت به وی هلکتنی هم بیرهاتنا نوروز و سالا کرد باجار رانیا دست بکر لروژا 20 هیواسه و تا 20 سر 21 هیواسه کرکوکه و پرزگارکردنا کرکوکه سرهلدانا پیروسیا گلی کرد تا جا سرکردنی کرد سر خو لورا ایرو
برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیر سەربیستویەکی هەیڤاسێ کەرکووکێ و پڕزگارکردنا کەرکووکێ سەرهەلدانا پیرۆسیە گەلێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووک لە ڕۆژە 20 هەیڤاسێ واتە 20 سەربیستویەکی هەیڤاسێ کەرکووکێ و پڕزگارکردنا کەرکووکێ سەرهەلدانا پیرۆسیە گەلێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵ کەرکووکێ و پڕزگارکردنا کەرکووکێ سەرهەلدانا پیرۆسیە گەلێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها هەیڤاسێ واتە 20 سەربیستویەکی هەیڤاسێ کەرکووکێ و پڕزگارکردنا کەرکووکێ سەرهەلدانا پیرۆسیە گەلێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکوێ و پڕزگارکردنا کەرکووکێ سەرهەلدانا پیرۆسیە گەلێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی واتە 20 سەربیستویەکی هەیڤاسێ کەرکووکێ و پڕزگارکردنا کەرکووکێ سەرهەلدانا پیرۆسیە گەلێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن کەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەوڕا جێ خودایە زێدەباریا پیرۆ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەوڕا جێ خودایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ کورد تاجا سەرکردنێ کرە سەرێ خوێ لەوڕا ئیرۆ برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەوڕا جێ خودایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنویسی کەرکووک برنامه بویر تایبەتە بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەوڕا جێ خودایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنویسی کەرکووکی بەرەو کیڤەت چەتەن ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەوڕا جێ خودایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنویسی کەرکووکی بەرەو کیڤەت چەتەن گەل و چاوە کوردانەشی هەتا بەvê هەلکەتنێ هەم بیرهاتنا نەورۆزێ و ساڵا کوردیانی و هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەوڕا جێ خودایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنویسی کەرکووکی بەرەو کیڤەت چەتەن گەل و چاوە کوردانەشی هەتا بێگەڤێ کەرکووکێ بزڤڕینەوە سەر هەرێما هەروەها بیرهاتنا ڕزگارکردنا باژارێ کەرکووکێ دەدەمەکەدا بەری 23 ساڵا کەرکووک هاتیە ڕزگارکردن هەروەها ژە ساڵا 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی
کرد بخوا کرکوک بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان کاتیا ڕزگارکردن هەروەها ژە ساڵە 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکێکی لاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکی کەرکووکی بخوا بڕیارێ بدەتن هەروەکی گۆر دەستوەها ژە ساڵە 2030 وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکی کەرکووکی بخوا بڕیارێ بدەتن هەروەکی گۆر دەستوری عێراقی و مادێ 140 هاتی ئەو کەرکووکێ بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکی کەرکووکی بخوا بڕیارێ بدەتن هەروەکی گۆر دەستوری عێراقی و مادێ 140 هاتی ئەو بخوا بڕیارێ بدەن گەل و دڵکەل هەوتیە وەرە ئەنکو 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکی کەرکووکی بخوا بڕیارێ بدەتن هەروەکی گۆر دەستوری عێراقی و مادێ 140 هاتی ئەو بخوا بڕیارێ بدەن گەل و دڵکەل هەولێرێژین یان دێ بەشێک بنش لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکی کەرکووکی بخوا بڕیارێ بدەتن هەروەکی گۆر دەستوری عێراقی و مادێ 140 هاتی ئەو بخوا بڕیارێ بدەن گەل و دڵکەل هەولێرێژین یان دێ بەشێک بنش بەغدا 11 ساڵاژی کورد بخوا کەرکووکێ بڕێوەت بن لەو ڕادجێ خوددایە زێدەباریا پیرۆزباهیکردنێ بەvê هەلکەتنێ ئەمووی پرسیارێژی بکەین گەل و چارەنوویسی کەرکووکی بەرەو کیڤەت چتەن گەل و چاوە کوردانەشێ هەتا بێگە بە کەرکووکی بزڤڕینەوە سەر هەرێما کوردستانیان ببێت بەشێکی شارێما کوردستانی یان لایەنێکینڤە خەڵکی کەرکووکی بخوا بڕیارێ بدەتن هەروەکی گۆر دەستوری عێراقی و مادێ 140 هاتی ئەو بخوا بڕیارێ بدەن گەل و دڵکەل هەولێرێژین یان دێ بەشێک بنش بەغدا ji bo şirovekirina babetê bariya pîrozbahîkirinê bi vê helketinê emûyê pirsiyarê jî bikin gel û çarenivîsê Kerkûkê berew kîvet çetin gel û çawa Kurdan neşe heta vêga vê Kerkûkê bi zivarînin ve ser herêma Kursaniyan bibit beşekî şerêma Kursanê yan ji layînekên ve xelkê Kerkûkê bixwe biryarê biditin her wekî gor destûrê Iraqî û madê 140 hatî ew bixwe biryarê bidin gel û dilkel hewlêrê jîn yan dê beşek biniş Bexda ji bo şirovekirina babetê îro jî rêzdar herêm Kemal Ağa çetin gel û çawa Kurdan neşe heta vêga vê Kerkûkê bi zivarînin ve ser herêma Kursaniyan bibit beşekî şerêma Kursanê yan ji layînekên ve xelkê Kerkûkê bixwe biryarê biditin her wekî gor destûrê Iraqî û madê 140 hatî ew bixwe biryarê bidin gel û dilkel hewlêrê jîn yan dê beşek biniş Bexda ji bo şirovekirina babetê îro jî rêzdar herêm Kemal Ağa endamê serkirdatiya Ketiya Niştimanî helketinê emûyê pirsiyarê jî bikin gel û çarenivîsê Kerkûkê berew kîvet çetin gel û çawa Kurdan neşe heta vêga vê Kerkûkê bi zivarînin ve ser herêma Kursaniyan bibit beşekî şerêma Kursanê yan ji layînekên ve xelkê Kerkûkê bixwe biryarê biditin her wekî gor destûrê Iraqî û madê 140 hatî ew bixwe biryarê bidin gel û dilkel hewlêrê jîn yan dê beşek biniş Bexda ji bo şirovekirina babetê îro jî rêzdar herêm Kemal Ağa endamê serkirdatiya Ketiya Niştimaniya Kurdistanê û her wiha berpirsê malbend û çawa Kurdan neşe heta vêga vê Kerkûkê bi zivarînin ve ser herêma Kursaniyan bibit beşekî şerêma Kursanê yan ji layînekên ve xelkê Kerkûkê bixwe biryarê biditin her wekî gor destûrê Iraqî û madê 140 hatî ew bixwe biryarê bidin gel û dilkel hewlêrê jîn yan dê beşek biniş Bexda ji bo şirovekirina babetê îro jî rêzdar herêm Kemal Ağa endamê serkirdatiya Ketiya Niştimaniya Kurdistanê û her wiha berpirsê malbendê çar yê duhokê mêvanê me ye Kurdistanê yan ji layînekên ve xelkê Kerkûkê bixwe biryarê biditin her wekî gor destûrê Iraqî û madê 140 hatî ew bixwe biryarê bidin gel û dilkel hewlêrê jîn yan dê beşek biniş Bexda
جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بکرکو که بزفرین و سر هریم کردستان هم ببد بشه که شهریم کردستان یانش لاینی که و خلقی کرگو که بخوا بریاره بدتن هر وکیل گرد دستور عراق و ماده 140 هاتی او بخوا بریاره بدن گلو دل کل هولی رژین یان ده بشک بنش بغدا جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه و خلقی کرگو که بخوا بریاره بدتن هر وکیل گرد دستور عراق و ماده 140 هاتی او بخوا بریاره بدن گلو دل کل هولی رژین یان ده بشک بنش بغدا جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار دار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی بریاره بدتن هر وکیل گرد دستور عراق و ماده 140 هاتی او بخوا بریاره بدن گلو دل کل هولی رژین یان ده بشک بنش بغدا جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله هولی رژین یان ده بشک بنش بغدا جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی وکی بیجن بشه که ده بشک بنش بغدا جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چاتی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چاتی سرهلدان کرکوکی جه بو شروعکنا بابت ایروژی رزدار هریم کمالاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چاتی سرهلدان کرکوکی و چاتی رزگار کردن کرکوکی بکین کو علاقا اندام سرکرداتی که تیان اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چاتی سرهلدان کرکوکی و چاتی رزگار کردن کرکوکی بکین کو برای یعنی که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان بله که کریم مدوید از دستپیکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چاتی سرهلدان کرکوکی و چاتی رزگار کردن کرکوکی بکین کو برای یعنی کسک بینش بجدارن اجتماعی کردستان و هر وها برپرس مالبند 4 یه دهو که میوان مایه و او بخوجی سال 1990 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجار کرکوک که کریم تو خیراتی زور سپاس بو هملیکتان
بله که کریم دوید از دست بکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ باجی سال 1991 که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجدارک کرکوکی که کریم تو بخیراتی زۆر سپاس بۆ هەمولایەکتان. بله که کریم دوید از دست بکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی رزگار کردن باجدارک کرکوکی که کریم تو بخیراتی زۆر سپاس بۆ هەمولایەکتان. بله که کریم دوید از دست بکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆ که بجدارک بی جه بجدارن رزگار کردن باجدارک کرکوکی که کریم تو بخیراتی زۆر سپاس بۆ هەمولایەکتان. بله که کریم دوید از دست بکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و کریم تو بخیراتی زۆر سپاس بۆ هەمولایەکتان. بله که کریم دوید از دست بکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردی بۆ هەمولایەکتان. بله که کریم دوید از دست بکم بحثی وکی بیجن بشه که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاری که هم کرتی بحثی چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد چهاتی سرهلدان الکرکوکی و چهاتی رزگار کردن کرکوکی بکن که برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ برای یعنی هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنێتەوەیەتی. سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنێتەوەیەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک هین کسک بینش بجدارک به سرهلدانی سپاس بۆ بەرنامەکەتان سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز دەژنێتەوە ئێتمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەرکوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ
کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ تا پیرۆزبایی جەژنی نەورۆز جەژنی نێتەوایەتیمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەر کوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ. بەشدارێت توێ سەرهەڵدانی. سوپاس بۆ بەرنامەکەتان. سەرەتا پیرۆزبایی جەژنی نەورۆز جەژنی نێتەوایەتیمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەر کوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. جەژنی نەورۆز جەژنی نێتەوایەتیمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەر کوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەر کوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان جەژنی نێتەوایەتیمان و جەژنی سەری ساڵی نوێ سەری ساڵی کوردی لە هەموو کوردێک لە هەر کوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگدی لە هەموو کوردێک لە هەر کوێ بێ پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو پیرۆز دەکەم. دیاریادی نەورۆز و جەژنی نەورۆز بۆ کورد گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن گەلێک مانای گەورە دەبەخشێ جەژنی نێتەوایەتیمان کە ئەم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نێتەوایەتی بووە جۆش خۆم جەژنە هەموو کاتێک بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نێتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نێتەوایەتی حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نێتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نێتەوایەتی. ئەم ڕۆژە دووبارە لە هەموو بۆ کورد لە هەر شوێنێک بوو بێ حەماسەت بووە، خەبات بووە، بەرخۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نێتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نێتەوایەتی. ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەر کوێ بێ پیرۆز دەکەین خۆدان بووە. بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نێتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە
لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ بوو بێ حەماست بووە خەبات بووە بەرخۆدان بووە بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نەتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نەتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری حەماست بووە خەبات بووە بەرخۆدان بووە بەڵێ لەم جەژنە کورد دەتوانین بڵێن لە جەژنی نەتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری دیارە لەم ڕۆژە پیرۆزە لە جەژنی نەتەوایەتیمان هەموو کاتێک کورد لەم ڕۆژگارە لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری دیارە لەم ڕۆژە پیرۆزەشدا کە ئازادکردنی شاری کرد لە قۆناغی بەرەو قۆناغێکی تر لە هەتوو یان ئەم دەتوانین بڵێن بەرڕاگررتنی هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری دیارە لەم ڕۆژە پیرۆزەشدا کە ئازادکردنی شاری کەرکووک خۆشەویستە هەتی نەتەوایەتی بووە جۆش خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری دیارە لەم ڕۆژە پیرۆزەشدا کە ئازادکردنی شاری کەرکووک خۆشەویستە ساڵی 91 هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری دیارە لەم ڕۆژە پیرۆزەشدا کە ئازادکردنی شاری کەرکووک خۆشەویستە ساڵی 91 کە 23 سال لەمەوبەر خۆش بە بۆ هەتی نەتەوایەتی ئەم ڕۆژە دووبارە لە هەموو کورد لە هەرکوێ بە پیرۆ دەکەین بە تایبەتی لە کەسوکاری شەیدان بۆ شەیدانی کوردستان و شەیدانی ئازادی ڕێگای ڕزگاری دیارە لەم ڕۆژە پیرۆزەشدا کە ئازادکردنی شاری کەرکووک خۆشەویستە ساڵی 91 کە 23 سال لەمەوبەر بەڵێ بەرەی کوردستانی کاتێک بەپێی بەرنامەی بەرەی کوردستانی وەیەکێتی نیشتمانی کوردستان لەنەو بەرەی کوردستانی وەکو هێزێکی گەورە هێزێکی بەرنامەدارژراوی بۆ هەم ڕزگارکردنی کوردستان و بەرنامەی ڕاپەڕین و لە کەرکووکیش چۆن لە شارەکانی تر پشتی شێری هەبوو دەتوانین لە کەرکووکیش پشکی شێری بەرکەوت لە ئازادکردنی شاری کەرکووک ئازادکردنی شاری کەرکووک تەنیا هەر ئازادکردنی شارێک نەبوو بەڵکو ئازادکردنی مێژوویەکی پردوور و درێژی خەباتی کوردایەتی بوو مێژوویەکی پردەری درێژی سیمانی نەتەوایەتی نێتەوە کە ماموو لە شارێک کۆک و کەرکووک بەڵێ لەم ڕۆژە پێشمەکانێکێتی من ئەوەی کە بەشێک بووم یا پێشمەگەیەک بووم لەو محوەری هەولێر کەرکووک هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان جەماوەری هەولێر بە شێوەیەکی گشتی لە محوەری هەولێر کەرکووک و هەولێر سلێمانی کە دوو محوەری سەرەکی بوون بۆ هێرشکردنە سەر کەرکووک دیارە لەم ڕۆژەدا جەماوەری بە شەرەفی خۆراگەری خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بەتایبەتی ئەو چەکدارانێک کە پێشتر لە بەرەی ڕژێم بوون و لولەکانیان خستە سینجی ڕژێم و ڕویان لە کودایەتی و شەرەف و بەرخۆدان کرد بەڵێ ئەمانەش هەموو بەشدار بوون بە تایبەتی ئەو فەوزانێک کە پێشتر چەکداری میری بوون و باسم کرد کە محوەری هەولێر کەرکووک هەردوو محوەری سەرەکی بوون و بە سەرپەرشتی بەڕێز کاکۆسەد کە محوەری هەولێر کەرکووک سەرپەرشتی دەکرا و هەموو ئەو هێزانێک کە لەم بەرەیە بوون لەم جەبهەیە بوون بە بەشداریەکی فعال و بەرزاریان کرد و بۆ مێژوش ئەمە دەکرد بگوترێت ئەگەر چی ناهێنانی هەمویان لەوانەیە هەرچەندە زۆریان ماون ڕەفیقمانن
نۆزدەی مانگ بەشێک لە ڕەفیقەکانمان لەو پێشمەرگە کۆنانەی لەو کوڕە ئازانەی یەکێتی نۆزدەی مانگ خۆیان خستە ناو شاری کەرکووک لەگەر چەند مەفرزەیەکی لەگەر ڕێکخستنەکانی بروسک لە هەردوو محوەری سلێمانی هەولێر سلێمانی کەرکووک هەولێر کەرکووک لە هەردوو محوەر پۆلێک پێشمەرگە لە هەردوو محوەر خۆیان خستە ناو شاری کەرکووک نۆزدەی مانگ پێشمەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە هاوکاری ڕێکخستنەکانی گروپی بروسک و شانەکانی بروسک ئەم ڕۆژە نۆزدەیەکمان لە ناو شاری کەرکووک بە تایبەتی لە گەڕەکی ڕەحیماوە من هەستا ناوەکان هەموو لایە بەڵام لەوانەیە ناهێنانی بەشێک لەبیر بکرێتی بۆیە ئەوەی جێگەی دەستخۆشیە بۆیە ئەم ڕۆژە بۆ نەتەوەکەمان ڕزگارکردنی کەرکووک ڕزگارکردنی شارێکی کوردستانی ڕزگارکردنی قودسی کوردستان لە ڕژێمەکەی سەدام گرنگی بوو چونکە ڕژێم دوای ئەوەی کە سلێمانی هەولێر دهۆکی لەدەستدا هەستی سقلی هێزەکانی خۆی هەبوو سپاشمای فەیلقی 5 و فەیلقی 1 هەمووی خستە کەرکووک بۆیە هێزێکی ئێزگار زۆری لە فڕۆکەی جەنگی لە تۆپ و تارە لەم دەبەرەوە هێزێکی مەشاتی ئێزگار زۆری هەبوو بەڵام خۆراگری خەلکی کوردستان و هێزی نەپساوە و نەبەردی خەلکی کوردستان بە پشتگیری پێشمەرگەکانی بەرەی کوردستانی توانیان ڕزگار کەرکووک لەم ڕۆژە بەرنامەیەک هەبوو بۆ ڕزگارکردنی کەرکووک لە سەرەتای ڕاپەڕینەوە یاخود لە بەردەوامی ڕاپەڕین لە کاتێکدا کە مەسەلەن بۆ نمونە کوردبینی ڕژێمی سەدام حوسێن لە هەولێر و سلێمانی و دهۆک و لە ناوچەکانی تریشکا ئیتر هەجومیان کردە کەرکووک یاخود بەرنامەیەک هەبوو بۆ ئەوەی کە کەرکووکیش ڕزگار بکرێت کەرکووک دیارەوەکو باسم کرد لە ڕووی کۆمەڵێک ئەبعادی سیاسی اقتصادی گەورەی هەیە کەرکووک هەموو شارێکی کوردستانی هەموو بەردەوامی شەڕی کورد لە مفاوازەتەکان بە پێی مێژووی شۆڕشەکانی کورد لەسەر کەرکووک کێشە دروست بۆ لەسەر کەرکووک داخوازی توندی کورد هەبووە لەسەر کەرکووک شۆڕش بە پلانی با بڵێن مفاوازاتی تێکداوە گفتوگوکانی تێکداوە لەسەر کێشەی کەرکووک بووە چ لە شۆڕشی نوێ چ لە شۆڕشەکانی تری ڕابردووی کورد کە هەموو کاتێک کورد لەسەر کەرکووک پێداگری کردووە کە بەشێکی زیندوی خاچی کوردستانە بەشێکی زیندوی خەڵکی کوردستانە بۆیە کەرکووک چ بەلایەن ڕژێمەوە کە گرنگی زیاتری پێدا و بە چ لایەن هێزە کوردستانەکانیشەوە گرنگیان پێدەدا چونکە هەم هێزێکی کەرکووک وەکو شارێکی کوردی وەکو شارێکی اقتصادی بەهێز وەکو شارێک لە مەحالفی دووەلی کە گرنگی پێدەدرێت چونکە یەکێکە لە هەرە احتیاتە نەوتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و منتقە لە کەرکووکدایە و بۆیە دوای شکانی شکەتێکی گەورەی ڕژێمی سەدام لە بەهاری نەوتوێت هەرچی هێزەکانی هەیە لەم دەڤەرەی کەرکووک شاری کەرکووکی کردووە بۆی پێویستی بە بەرنامە هەبوو پێویستی بە خۆڕاگری هەبوو پێویستی بە هێرشێکی بەردەوام هەبوو و بۆیە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و بەرەی کوردستانی و لە ناویان پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان سانە بروسک پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان دەوری سەرەکییان هەبوو دەوری ئازایەتیان هەبوو دەوری جوامێریان هەبوو لە هەردوو محوەری هەولێر کەرکووک سلێمانی کەرکووک بەڕێزت باسیەوە کرد کە ڕزگارکردنی کەرکووک تەنها ڕزگارکردنی شارێک نەبووە واتە ڕزگارکردنی ینی مێژوویەکی پڕ لە چەوسانەوە و بڵێن دەردەسەری بووە بۆ کورد بەڵام لەوانەیە پرسیاری ئێستا ئەمە بێت ئایا کورتوانیوێتی ئەو دەستکەوتەی کە بڵێن یاخود ئەو سەروەرەی کە لەو کاتەوە بەدەستێنە بیپارێزێت چەندی توانیوێتی بیپارێزێت دیارە شاری کەرکووک وەکو باسم کرد کورد لە کاتێک کە خۆی ڕاگەیان وەکو بەشێک لە عێراق لە چوارچێوەی ئەم دەستوری نوێی عێراق کە سیستەمی فدرالی کە داخوازی کورد بوو و ئەم داخوازانی کە جێبەجێکرا شاری کەرکووکیش کە لە دەرەوەی هەرێمی کوردستانە دیارە ئەمە هەم لە مادەیەکی وەکو مادەیەکی دەستوری دیاری کراوە مادەی 140 کە مادەیەک بۆی بەلایەن لە دەستوری عێراق لە دەستوری هەمیشەی عێراق کە دیاری کراوە ناوی هاتووە و ئەم ناوهێنانەی لە دەستوری عێراقی بەمانە داکۆچیکردنێکی تەواوە لە ناوچە کێشە سەرەکان و گەڕانەوەی ناوچە دابڕێنەوەکان بۆ سەر هەرێمی کوردستان و کەرکووکیش لەوانەی کە لەم بابەتە دەتوانین بڵێن ئاسارێکیان ڕێچکەیەکی نێودەوڵەتی وەرگرت بۆ نمونە کاتێک کە UN لێرانە بەشداری ناوچە کێشە سەرەکانی کرد بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشەیە کاتێک راپۆرتەکەی دمەستورە وەکو وەسیقەیەکی دووەلی ئێستا لە ئەمم متحد دیاری کراوە دیاریکردنی ئەم راپۆرتە بەلایەن کوردەوە ئێزگار گرنگە ئەگەرچی زولم لەم راپۆرتەی دیمەستورە کراوە لە ناوچەی مووسڵ هەندێک شوێن و بەتایبەتی مەخمور یان ناوێنانی ئاکرێ لە هەندێک شوێن کە پێویست بەوە نەبوو بۆ نمونە مەخمور بە بڕیارێکی مەسی قیادەی سەورە خراوەتە سەر مووسڵ کە پێویست بوو هەر بە بڕیارێک هەلۆشانەوە بڕیارەکانی قیادەی سەورە گۆڕگۆڕی سەدام بگەڕێتەوە سەر هەولێر و هەرێمی کوردستان بەڵام کەرکووک وەکو باسم کرد هەموو ئەم
پێوەرە نێودەوڵەتیانە بۆ کەرکووک و بۆ ئایندەی کەرکووک باسم کرد دووریەکی ئەبعادێکی سیاسی ئابووری بەهێزی هەیە بۆیە وەکو عەرەبە شۆڤێنەکانیش و لەسەر کەرکووک بیرکردنەوەی تریان هەیە لەسەر کەرکووک خوێنەوەی تریان هەیە و کەرکووک کە پێکاتۆنەوەی تریش کە نەتەوەی تری بە تایبەتی تورکمانە ڕەسەنەکان و هەندێک عەرەبی ڕەسەن کەسان عەشایرێکی بچوو بوون لە منتقەی بێجی ئەوانە لە ساڵی 50کان کاتنەوە منتقەیە ئەمانەش هەن لەو ناوچەیە بۆیە ئەمانەی کە وەکو باسم کرد چ لە سەردەمی شێخ مەحموودی نەمرەوە کە هەم وەکو پایتەختی شارەزور و وەکو شوێنێکی کوردی وڵایەتێکی کوردی کەرکووک با بڵێن هەولێر سلێمانی لە چوارچێی وڵاتی مووسڵ ئەمانە شوێنی کوردی مێژووی کوردی خەڵکی کوردی ئاوهەوای کوردی زمانی کوردی کەلتوری کوردی واقعەکە ناکرێکری بگۆڕدرێ بەڵام ڕژێمێک لە دوایەکانی با بڵێن عێراق لەگەر دروستبووین دەوڵەتی عێراق ساڵی 21ەوە تا ڕووخانی ڕژێمەکەی سەدام خوێنەوەیان بۆ کەرکووک خوێنەوەیەک نەبووە لە چوارچێوەی عێراقێک کە ئارام بێ لە عێراقێک کە مافی نێتەوەکان و مافی هەم خەڵکانی کرد بە شێوەیەک بە تایبەتی کورد دیاری بکرێت بۆیە کەرکووک کە هەم بۆ تەنهامەتی بۆ عێراق و هەم لە هەمان کاتە خێر و بەرەکەتیش بووە نەهامەتی لەوەی کە کەرکووک لە سەردەم ڕژێمەکانی لە دوای ڕژێمی عێراق دوای دروستبووین دەوڵەتی عێراقی نایانتوانیەوە پێناسەی کەرکووک بۆ خەڵکە ڕەسەرەکەی خۆی بگەڕێنەوە بۆی عێراق ئارام بێ عێراقێکی تەندروست دروست ببێ بۆیە ئێمە هەمومان وەکو کورد و هەموو پارتە سیاسەکان و بە تایبەتێکی نیشتمانی کوردستان لەسەر کەرکووک و ئایندەی کەرکووک ئەگەر دەڵێ چی کراوەیان چی نەکراوە بەڵێ لەوانەیە زۆر فرسەتی مێژوو لەدەست نەتەوە کەمان چوو بێ لەدەست چونکە پرۆسەی سیاسی کاتێک لە عێراق لەدایک بوو کەرکووک لەوانەیە بە شکل شێوازی شتێ دەبایە هەسوکەوتی لەگە بکرێت بەڵام ئەوەی کە ئێستا دەکرێت بەردەوامی کورد بۆ داخوازەکانی و ئەمە خەواتی سیاسی دەوێت کوردەگیریکە کەرێمیانی لە ساڵی 2023 مەسەرەن دەبواە کورد بە شێوەیەکی تر تعاملی کرد با لەگەڵ ڕووداوەکان لە عێراق بە تایبەتی ئەو گۆڕانکاریانەکە بە تایبەتی لە کاتێکدا کە جێگارنار مەسەرەن سوپای عێراقی هەڵوەشاندەوە و دام و دەستگاکانی دەوڵەتی هەڵوەشاندەوە وەکو ئەوە وابوو کە وەکو سەرەتای ساڵی 20ەکان لە سەدەی ڕابردووە تازە دەوڵەتی عێراق پێک بهێندێ کەچی کورد خۆی بوو بە بەشێک لە پێکێنانی ئەو دەوڵەتەوە کەرکووکیش هەرمایەوە وەکو پێشتر یعنی وەکەوەی کە کورد ڕۆڵی تیانە بوو بێتن لە ساڵی 20ەکان لەوانەیە کورد ڕۆڵی تیانە نەبوو بێ بەڵام لە ساڵی 2023 کورد ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە پێکێنانی دەوڵەتی عێراق و تەنها لایەنی بڵێن ڕێکخراویش بووە ئایا نەدەکرا کورد ئەو کاتە بە فشار کێشەی کەرکووکی چارەسەر بکات گەرە ئەمە لەوانەیە بە چەند دقەیەکی ئەم بەرنامەی ئێستا نەتوانین گفتوگۆی تەواو تێری تەسەر لەسەر ئەم بابەتە چونکە بابەتێکی زوند و گرنگ و مێژووی و پێویستی بەڕاستی بگوتریت دیارە ئەمە ئەو کاتەی 2023 ڕاستە پێشمەرگەی کوردستان هێزێکی ڕێکخراو بوو بەرامبەر وەزارەتی دیفاعی عێراقی هەڵوەشراوە چونکە ئەو کاتە هێزە عەرەبیە سیاسەکان یان ئەحزابە سیاسیان معارەزە بە شێوەیەکی گشتی هێزێکی تۆکمەیەک و هێزی کورد لەدەست نەبوو بەڵام ئایا کورد کاتێک کە ئەم کاتە تەنیا نەبوو هێزەکانی ئەمریکا حزوریان نەبوو فەقەی سەتویەک کە جەنرال هام جەنرال پترۆس لە مووسڵ و دەوروبەری تا منتقەی تکریت و کەرکووکەوانە یارە هێزەکانی ئەمریکا حزوریان هەبوو ئامادەیان هەبوو و خوێنەوەیان ئەو کاتەش وا ئەو نەبوو کە لەگەر کورد بۆ تەحالفە بوو بنیان خوێنەوەیان لەسەر مەسەلەی کورد ئەوان کەرکووک و کوشارش عێراقیان سەیری دەکرد سلێمانی و مووسڵ و بەغدا و هەموو عێراقیان سەیری دەکرد بۆ خوێندنەوەی هێزەکانی هاوپەیمانی بە تایبەتی ئەمریکا سە کەرکووک تەنیا ئەوە نەبوو کورد ڕێگەی پێ بدە بە ئارەزوو خۆی چی دەکەوت چی ناکات بۆیە ئەم خوێندنەوانە دەبێت ڕاستێک تو ئەمە خۆمان لە واقعدا بوون و خۆم لە مووسڵدا بووم هێزەکانی ئەمریکا هەرسوکەوتیان نەو هەرسوکەوتە بوو کەوە لە 2005 و 2005 و دوای ئەو شەڕانەی کە عربی سونە لەگەریان کرد ئەم خوێنەوە نەبوو بەرامبەر کورد و بەرامبەر بۆیە ئەکید خوێندنەوەیکی تری هەبوو و تند بوو و هێزەکانیان هەموو هێزێکی چەکداریان پێ قەدەغا بوو هێشتا هێزی عێراق هێزی سوپای عێراق دروست نەکرابوو هەموو هێزەکانی تریان بە هێزی میلیشا و شتی ترسەی دەکرد بۆیە ئێمە لە کەرکووک ینی ئەمە دەڵێن فرسێتێکی مێژووی هەبوو بەڵام ئایا چەند دەکرا من پێم وایە چکە بخۆم بە حکمی ئەوەی لە ئێمە لە مووسڵ بوون ئەو هێزانی کە یان ئەو بەشداری کە مووسڵمان کرد تا منتقەی با بڵێن فەرقی پێنجوانە هێزەکانی ئەمریکا ئەو بوارەیان نەدا بە هێزەکانی کوردی بە ئارەزی خۆی چۆن هەڵسوکەوت دەکرد لە کەرکووک لە شوێنەکانی تر بۆیە لە هەمان کاتیشدا بەڵام ئێستا و ئەو کات و ئێستا و ئایندەش ئێمە دەبێت بۆ کەرکووک هێزی جەماوەری زیاتر هەستی نەتەوایەتی زیاتر خۆشگوزرانی زیاتر ڕازگۆیی زیاتر تەباوی یەکگرتوو زیاتر شەفافیە زیاتر لە کەرکووک و ناوچە شێشەکان دەستەبەر بکەین بۆی خەڵکی ئەم ناوچەیە و بە پشتگیری خەڵکی هەرێمی کوردستان بتوانین هەم مادەی 140 کە مادەیەکی دەستوری عێراقا جێبەجێ بکەین چونکە ئێمە لە دەستور بە زۆر بە ئاشکرا و بەڕوونی ئاماژەی پێدراوە
پاراستنی یەک پارچەی خاچ عێراق بەندە جێبەجێکردنی دەستور و دەستوریش پێویستە مادەی 130 جێبەجێ کرێت کە داخوازێکی نەتەوەیەکی دووەمی یان سەرچی. بەڵام کاکەشتێکی تر هەیە مەسەن ئەگەر ئێمە لەوانەیە و کاتە بە تایبەتی لە ساڵ 2023 زۆر بەمان ئاگامان لێبێت عەرەبە هاوردەکان بۆ نمونە خانووی خۆیان نەفرۆشت ئەگەڕانەوە لە کاتێکدا کورد ئەیتوانی مەسەن سەرکردایەتی سیاسی کوردی یاخود بڵێن حەزبە سیاسیە کوردیەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لەوانەیە بیانتوانی بە من ناڵێم لە سەتاسەتی ئەو خانووانە بکڕن بەڵام ئەیانتوانی بەشێکی زۆری ئەو خانووانە بکڕن ئەو مڵکانە بکڕن و عەرەبەکەش بڕواتەوە کەچی وایان نەکرد ینی بە پێچەوانەوە لەوانەیە هەنێک لایەنی تر ئیسفادەیان لەو دەرفەتە کرد بێت و وەشتیان کڕی بێتن پێتوانی ئەمە هەڵەیەکی استراتیژی بوو کورد کردی کاتی خۆی ئەمریکانەی هێز بەڵام ئەتوانی خانووکی لێ بکڕێت و بێگومان ینی کورد لە کەرکووک دەکرا لەوەی زیاتر کە پێشکەش کرا لە کاتی 2023 و لە کاتی ڕوخان ڕژێمەکەی سەدام دەکرا زیاتر پێشکەش بکە دەکراوی کە جەنابەت باز دەکەی بۆ کردنەوەی خان و مڵک و ماڵ و ئەوانەی کە پێشتر بە وەکو داگیرکردن و بە تەرجیعی ڕژێمەکەی سەدام کە خەڵکات بوێندرێ لە ناسریە لە جنوبی عێراق لە شوێنەکانی تر لە مووسڵ لە وەسەتی عێراق لە هەموو شوێنەکان کە بۆ گۆڕینی دیموگرافی کەرکووک و ناوچە کوردیەکان کە هاتبوون ئەم ناوچەی ئەمان سیاسەتێکی حاشا هەنەگری ڕژێمەکەی سەدام بوو کە ئەمە هەدەف و ئامانجی ئەوە بوو کە کورد نهێڵێ لە سیستەمی تەرحیل و تەعریب و تەبعیض بەردەوام بێ بەڵام مێژوو بەباش گەڕاوە مێژوو وەکو حەقی مێژووی داوێ گەڕاوە کە ڕژێمەکەی سەدام زۆر بە ئاسانە ناوچوو بوو بە کەوتە زبلدانی مێژوو و کەرکووکیش ئێستا لە بەردەمی کوردایە لە بەردەستی کوردایە پارێزگار کووردا و مؤسساتی ئەمنی کوردن بۆیە ئەمەش خەباتیەوێ خەباتی پێویستەوە خەباتی جەماوەری تاکی دەکەمەوە پێویستە خەباتێکی سیاسی خەباتێکی سیاسی لە ناوخۆی عێراق خەباتی سیاسی لە سەعاتی هەرێمایەتی خەباتی سیاسی لە سەعاتی کورد لۆبی دروستکە لە دەرەوەی با بڵێن لە ئەوروپا لە ئەمریکا بۆیە ئەم ناوچەیە کە وەکو مێژوو شاهدی بۆ دەن و خاک و خەڵکی ئەم ناوچەیە شاهد بۆ دەن کە شارێکی کوردستانی و کوردیە بەڵام ئەم پێویستی بە هەمەهەنگی و پێویستی بە لێگەشتن و پێویستی بەوەی کە عێراق زارێکی تر بەرە و شەڕێکی هامە نەبێتەوە بەڵام دەبێ ئێستای بەتایبەتی عێراقی ئێستا کە عێراقێکی دیموکراتە عێراقی کە بەر لە ڕێگای سیستەمی هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدانەوە سیستەمی حکومڕانی دیاری کرا حکومڕانی وەو دەستوری هەیە کە لە دەستوری عێراق بە مقارنە لەگەر دەستوری ناوچەی وڵاتانی عەربی دەتوانین بڵێن باشترین دەستورە لە دوای بەم قارنە لەگەر تونوسیان دەتوانین بڵێم دەستورێکە گونجاوە لەگەر مافی مرۆڤ لەگەر مافەکان لەگەر جیاکردنەوەی دەسەڵات و دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و قەزایی بۆیە عێراق تەعبیر بێ لەم دەستورە یعنی چەندێ دەستور جێبەجێ کراوەکە کەرێمێنی هەموو باشە وایە بەڵام من لەگەڵتم دەستور جێبەجێ نەکراوە بەڵام ئێمەش دەبێ زیاتر ئەوەی کە پێویست دەکات بۆ بەهێزکردنی کورد ناوچە چێشتە سەرەکان کورد خۆی خاوەنداریتی خۆی بکە کورد بەهێز کرێ کورد بەهێز کرێ لە ڕێی پرۆسی سیاسی کورد بەهێز کرێ لە ڕێگەی پشگیری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناوچە چێشتە سەرەکان چرە ڕووی خوێندنگاکانەوە بەهێز کرێن بۆی کەلتور و زمانی کوردی وەکو ڕەسەنایەتی بگەڕێتەوە بۆ ئەم ناوچەی لە ڕێگای سیستەمی پەروەردە توانیوانە ئەوە بکەین بەشێک کراوە بەشێکی باش کراوە بەڵام لە ئاستموحی ئێمەمانان نییە لە ئاتموحی نەتەوەکەمان نییە لە ئاتموحی خەچی ناوچە چێشتە سەرەکان نییە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم پێویست دەکات لە حکوومەتی ئایندە و کابینەی هەشت و کابینەکانی تر ناوچە چێشتە سەرەکان ناوچە چێشتە سەرەکان ببێتە بەرنامەیەک کە بۆ ئایندەی کورد لەم ناوچەیە ببتە واقعێک کورد کە خۆی خاوەنداریتی بکەوە کورد خۆی لە کاتی ئیستفتاکە مێژووی خۆی بگەڕێتەوە سەر ئەو مێژۆ ڕەسەنەی کوردایەتی و یان هەرێمی کوردستان کە خاچی کوردستان و دابراوە لە خاچی کوردستان کاکەرە پێت وانە یعنی ئەسڵەن هەستی نەتەوایەتی لە ئاستی سەرەوە بۆ ئاستی خوارەوە بگری بە شوێک لە شێوەکانەوە هەستی پێکردی کە کەس بووەتەوە ینی مەسەر بۆنمونە لە بۆنەکانی نەورۆز بوونمونە لە بۆنە نەتەوایەتەکان ینی بە شێوەیەک لە شێوەکان هەست بەوە دەکرێت کە ئەسڵەن لە ڕووی هەستی نەتەوایەتیەوە کزیەک لاوازیەک لای سەرکردە سیاسەکانی کورد و لای تاکی کوردیش هەیە هۆکار بۆچیە گەڕێتەوە ئەمە ینی خودی سەرکردایەتی کورد بەرپرسیار نییە لەمە لە کوشتنی ئەم هەستە و ئایا ئەم هەستە چ کاریگەریەکە بێلەوەی کە کورد زیاتر قوربانی بدە بۆ گەڕانەوەی کەرکووک دوانێ کاریگەری نەرێنیە بێ بەڵێ بێگومان تۆ باسی حاڵێکی گرنگت کرد دوو بابەتە ئەگە باسی هەستی نەتەوایەتی و حەماسەتی هەستی نەتەوایەتی بکەین بێگومان کاتێک کە ڕژێمی سەدام حزوری هەبوو ڕۆژی نەورۆز گەنجەکانی کورد دەتوان بڵێن وەکو ماسی لە دەریای کەلەمانجی پاڵدەی سێ تا پاڵدەی چوار
عشقی دەکرد گەنجەکانی کورد عشقی کودایەتیان دەکرد عشقی خۆشەویستی نیشتیمانیان دەکرد ئەم ڕۆژە دەتوان بڵێم وەکو ئەو ماسیانەی لە دەریا لە ڕووبارەکان سەرخۆشی مەیلی کودایەتی و عشقی کودایەتی و ژیانی کودایەتی بوون ترسێک نەبوو شتێک نەبوو ڕێگربێ لە پێیان سەدام حوسێن گەورەترین چەک و جەبەخانەی هەبوو بەڵام گەنجی کورد لەم ڕۆژە ئاگری دەکردەوە هەستی تەواوەتی خۆی ڕادەگەیان ئەمە لەمە بوو کە لەی زەوت کرابوو کە ئازادی نەبوو ئەمە جیاوازێکەیە و ئەم کاتە ئەوانەی کە پێویست و بەدەست نەهات بوون بەڵام ئێستا بەدەست هاتوون بەڵام بۆ تاواوکەری ئەوکەی تۆ کە بڵێ ڕاستەکەی هەستی تەواوەتی تەنیا بەوە نابێت کە بڵێ هەتەواوەتی زۆر پێویستە چونکە تا ئێستا ئەم پرۆسەیە بەردەوامە بەشێکی زۆری خاچی کوردستان دابڕێنراوە نەگەڕاتەوە سەرهەڵمی کوردستان و عێراق لە قەیرانێکی جدیدایە ئایندەی عێراق ڕوونیە نازانین بەرەو کوێ دەڕوا بۆیە هەستی نەتەواوەتی پێویست دەکات بەرز ڕاگیرێ گەورە بێ لە سیستەمی پەروەردە و دەست پێ بکە ئەمیش کۆمەڵک بابەتەیە هەستی نەتەواوەتی دروست نابێ ئەگە عەدالەتی ئەگە دادپەروەری کۆمەڵایەتی نەبێ هەستی نەتەواوەتی دروست نابێ ئەگەر یاسا سەروەر نەبێ هەستی نەتەواوەتی دروست نابێ ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بە چاوێک سەری هەموو خەڵکی کوردستان نەکا ناکرێت تاکێکی کۆمەلگای کوردەواری تاکێکی کورد لە دهۆک زۆرێک ژیانی زۆرێک پێناسەی ژیان بۆی بکرێ لە هەولێر زۆرێک پێناسە ژیانی بۆ بکرێت لە سلێمانی زۆرێک پێناسە ژیانی بۆ بکرێت لە کەرکووت بە شێوازیشتر بۆیە ئەگە هەر تاکێکی کورد هەستی پێکرد وەکو مەواتنە ینی هاوڵاتی بوونی خۆی سەلماند و وەکو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان لە خاچی هەرێمی کوردستان ئازادی پێ وەکو ڕەوا دەبیندرێ یەکسانی پێ وەکو ڕەوا دەبیندرێ دادپەروەری کۆمەڵاتی پێ ڕەوا دەبیندرێ بۆ هەموو تاکێکی کورد نەک سەر بەم حزبە و سەر بەم حزب لە زەوی لە ژیان لە خۆشگوزەرانی لە هەموو کارێک بڵێ ئەمە هەستی نەتەواوەتی دروست دەکات ئەمە بۆ هاوڵاتی بوون دروست دەکات نەبوونی نەهاوڵاتی بوون لە نەبوونی دادپەروەری کۆمەڵایەتیدایە کاتێک دادپەروەری کۆمەڵایەتی دروست دەبێت ئەو کاتێک یەکسانی بووە ئەو کاتە خەڵکیش ئامادە دەبێت بۆ خۆ بە کوردان و بۆ خۆی دەڵێ خاچی کوردستان من لەی مەسئولم هی خۆمە و هی خۆمە و دەبێت هی خۆشمان بێنتەوە بۆ ئەو کاتە هەموو گەنجێک هەموو لاوێک و هەتی نەتەواوەتی بەرز دەبێت خۆشی بە خاوەنی کوردستان و خەڵکی کوردستان دەدەن بەڵام پێویست دەکات ئەمەمان لە سیستەمی ئێستا و ئایندەشمان ئەم دادپەروەری کۆمەڵایەتیە بەدەست بێنین یاسا سەروەر بێ بۆی خەڵکی کوردستان و گەنجی کوردستان و نەتەوەکەمان زۆر جێگلەیەوە دەکرێت کەریم بەتەواوی هەمووی خۆی بەخاوەن بزانێت ئەڵێن یەکێتی و پارتی لە کەرکووک لە جیاتی ئەوەی کە خەریکی کوردایەتی بن خەریکی حزبایەتی بتوانیە ئەم خەریکی بوونی حزبایەتی و لەوێ مەسەلەن تا ئێستاش لەوانێت بە شێوەیەکی ئەوە هەست بە دوو ئیدارەیی بکرێت لە بواری پەروەردە تا بوارە ئەمنیەکان هەست بە دوو ئیدارەیە کرێ ئەمە چەندێک کاریگەری کردووەتە سەر مرد یاخود بڵێن کوشتنی هەستی نەتەواوەتی لە تاکی کورد لە کەرکووک گلەیەکی زۆر دەکرێت و جێگەی ناڕازاییش زۆریش هەیە و جێگەی باسیشە بەڵام ئەمە ئایا نەدەکرێت تا ئێستا ئەم دوو ئیدارەی کە زۆر باز دەکرێت لە کەرکووک لایەنی کەم با لە هەرێمی کوردستانیش تا ئێستاوە ئەم نادادپەروەری کە لە چارچێوەی ئەم دوو ئیدارەی کە بەردەوامە ئایا نەدەکرا لە کەرکووک بکرێت لە سلێمە لە مووسڵ بەڵێ پێویست دەکرا لە کەرکووک و لە مووسڵ ئەم دوو ئیدارەی هەیە ئەم تاک دەسەڵاتی لایەک و لایەک بۆ شێوازە تۆ لە مووسڵ هەرچی مؤسساتی ئەمنی هەیە هەرچی پەروەردە هەیە هەرچی ئەوەیە کە پێویست بوو و پێویست دەبێت بۆ ئەوەی کە هەموو پارتە سیاسەکان بەرپرسیارەتی ناوچە شێشەسەرەکان و بەرگری لەم ناوچانە چ لە کەرکووک و چ لە مووسڵ و چ لە دیالە و بەبەستەخانەقین تا دەکاتە شنگال پێویست دەکات بۆیە ئەوەی کە تۆ باتەکەیم بڵێ من زۆر لەگەر ئەمە ڕێیەکی ڕاستە ئەم دوو ئیدارەی کاریگەری خراپی هەبووە نێگەتیفە لەسەر هەستی نەتەواوەتی گەنجەکانمان لاوەکانمان لە کەرکووک و ناڕازایی هەیە لە مندەڤەرە و ناڕازایی هەیە لەسەر ئەوەی کە لە کەرکووک لە مووسڵ لە دیالە کە کورد لەم ناوچانە دەبێ وەکو تیمێک لایەنی کەم دەکرا بەشداری هەربژاردنیان پێکەوە کردبا کە دەنجی کورد بڵاونەوەیە لایەنی کەم دەبێ مؤسساتی دوو پەروەردە دوو پۆلیس دوو ئاسایش دوو ئەمانە هەموو ئەمانە دوو کەلتوری جیاواز دروست دەکات دوو بیرکردنەوەی جیاواز دروست دەکات منافەسەیەکی ناتەندروست دروست دەکات کە ئەمانە لە خزمەتی دۆزی کورد و کەرکووک و ئایندەی کەرکووک و کوردستانێت کەرکووک ناکات بۆی ئەمانە پێویستە سەرۆکایەتی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان لە ئایندە و ئێستا و ئایندە زیاتر و جدیتر بیلۆ بکەنەوە بۆی چونکە عێراق لە بەردەم قەیرانێکدایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم قەیرانی جدیتردایە و ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی دوای هەندێک کەسوکەوتی وڵاتە زرهێزەکان لە ناوچەی ئۆکرانیا و هەندێک وڵاتی تر ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەشبوونێکی تر ئایندەیەکی تر گۆڕانکاریەکی تر و کورد لەم قەیرانەی کە هەیە بەتایبەتی قەیرانی عێراقش کە بەشێکە لە قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویست دەکات کورد لەم ئایندەیە ئامادە بێ بەڕێز وەکو ئەندامێکی سەرکردایەتی و هەروەها وەکو سیاسەت مەدارێکیش دیارە پێت وایە کورد ئامادە بێ بۆ قەیران و واخود بڵێن
گۆڕانکاری لە هەر کێشە سیاسیەکاندا لە داهاتوو ینی کورد چەندێ ئامادەیە یاخود سەرکرداتی سیاسی کورد چەندی خوێندنەوەی هەیە وەکو بەڕێز باسکە بنمونە لە ناوچەیەکی وەکو قەڕەم ینی ئێستا رووسیا ئیستفتایەکی بە یەک هەفتە ئیستفتایی تیا کردو بڕیاریان دەبچنەوە سەر رووسیا کە ئێستا بۆ بە کێشەیەک ینی وا چاوەڕوان دەکرێت بۆ نمونە کێشەی سووریاوە هەروەها کێشەکانی تر لە تەنانەت کێشە لە نێوان وڵاتانی خەلیجیشی کەنداویش ینی بەگشتی وا چاوەڕوان دەکرێت کە گۆڕانکاریکی گەورە لە ڕووی جوگرافیەوە لە ناوچەکە ڕوودا پێت وایە سەرکرداتی سیاسی کورد یاخود بڵێن لایەنی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی هەیە بۆ گۆڕانکاریانە گومان لەوەنی من ئاماژەم بەوەدا کە قەیران لە ناوچە هەیە و عێراق لە قەیرانێکی ئێزگار گەورەدایە خۆشمان لە ناو هەرێمی کوردستان بێ قەیران و بێکێشەنین بەڵام پێویست دەکات ئەم قەیرانانە بە تایبەتی لە ناو خۆمان ماڵی کوردی تێپەڕێنین بەرژەوەندی باڵای نەتەوەکەمان نیشتیمانەکەمان لە سەروی بەرژەوەندی باڵای پۆست و حزب و هەندێک شتی تەسی حزبایەتی بێت و ئێمەش کوێکی نیشتیمانی کوردستان دەبێت ئامادەی ئەوشمان تێدا هەبێ و لەگەر یەکەم هەڵبژاردن دوای هەڵبژاردن ئێمە وەکوێکی نیشتیمانی کوردستان پێمان باش و حکوومەتێکی بنکەفرەوان کە تعبیر بێ لە دەنجی و دەنگ و ڕەنجی هەموو خەڵکی کوردستان و بۆ کۆکردنەوەی ناماڵی کوردی بۆ دروستبوون هێزێک کە تعبیر بێ یان خۆراگر بێ یان بەهێز بێ بەرامبەر هەموو ئەو گۆڕان و قەیرانانە کە هەیە ئاماژەت بە خاڵێکی گرنگدا کە ئەمە بابەتێکی گرنگە بەڵێ ئێمە ئەمڕۆ لەم ناوچەیە و ناوچە بە شێوەیەکی گشتی لەوانەیە ئەم قەیرانانە کە پێش ساڵەکانی 1990 واتە مەبەستم بلوچی شەرقی و غەربی یان پێش شەڕی سارد ئەم قەیرانانە دووبارە بێت و بەناوچەکە وە کورد بتوانین لەم گۆڕانکاریە جوگرافی کە تۆ ئاماژت پێدا سوودمەند بێن و هەرێمی کوردستانی ئەمڕۆ بووتە پێگەیەکی ئارام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی عێراق و ئەم پێگە ئارامە هەوڵ بدرێن بە خاڵی پۆزتیڤ و ڕنگدانەوەی کورد و بۆ جوانەی سیمای شارستانێتی کورد دیموکراتیە زیاتر خۆبەڕێوەبردنی کورد زیاتر سەپاندنی خۆبەڕێوەبردنی کورد زیاتر واقعی کورد زیاتر و ئەمڕۆ جێگەی خۆشگوزرانەیە کە هەرێمی کوردستان و بە ئاشنابوونی هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی نەوتی بەهێز بە بەژەوەندەکانی ئەمریکا ئەوروپا بناسێندرێ و بە ناوچەکە بناسێندرێ و بە تایبەتیش تا حدێک کراوە چونکە ئەمە سیاسەتێکی نیشتیمانی کوردستانەکە بۆ باسکەم هەلا ساڵەکانی ساڵی 92 هەوڵی دەرهێنانی نەوت و مەسفای نەوت دەسلێمانی و لە شێواشۆک و دەستی پێکرد و ئەمڕۆ خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغ بە قۆناغ کابینە بە کابینە تا ئەمڕۆ دەتوانین بڵێم ئەگەر سیر بکەین لە تاوگە و تا دەگاتە بینێنەوەتەکانی گەرمیان و منطقەی هەمی کوردستان کە ئەمە جێگای دڵخۆشیە جێگای دەبێت کورد ئەمە بە شتێکی گەورە و مەزن بزانین چونکە پێناسەکردنی هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکی دەوڵەمەند لە گازی سروشت لە نەوتێکی هەمبارکراوی یەدەک کە لە 50 میلیارد بەرمیل ناوزەندە بکرێت کە ئەمە کارێکی ئێزگار گەورەیە و کارێکی ئێزگار دەتوان بڵێم سوودبەخشە لە ئایندە و یان پشتگیریکردنی سیاسەتی ناوچەی یان وڵاتانی زلهێز وڵاتانی بەرژەوەندی خواز لەم ناوچەیە پێویست دەکات ئەمانە بە باشی هەسەنجێنین و ئەمەش هەمومان ئەوەی کە پێویست دەکات هەرێمی کوردستان کە زۆر لە بابەتەکە دەرچوین هەرێمی کوردستان هەموو هێلکەکانی خەتە سەبەتەیەک بۆی بتوان لە کاتێکدا کا ببێتە ئەگەر بگەڕێنێ سەر بابەتەکە بۆ نمونە بەڕێز باسیەوەکەتی هەڵبژاردنەکان ئەوزانام نزیکەی 6 مانگ یا ئەگەر 6 مانگ تاوان 180 ڕۆژ ئەکا 6 مانگ نیوەی ساڵ تێپەڕی تا ئێستا کورد نەیتوانیوە لەسەر 2000 پێک بێت کەواتە کورد چه ئامادەی هەیە بۆ بڵێن گۆڕانکاریەکان لە داهاتوودا و ئەم کێشە ناوخۆیانە یاخود بڵێن ئەم پێک نەهاتنەی کورد نەبوونی تەنسیق و پێکاتنی کورد لەسەر 2000 چەندێک کاریگەریە بێ لەوەی کە بوون مونە عەرەب و تورکمان ئەسڵان پێیان ناخۆش بێ بە هیچ شێوەیەک لەگەڵ کورد بژین لەگەڵ مەسەلەی گەڕانەوەی کەرکووک یا تەنانەت کاریگەری هەبێ بۆ کووتمان لەسەر کوشتنی هەستی نەتەوایەتی تاکی کوردیش لە کەرکووک ئەمە کاریگەری نییە بێگومان حکومت پێکەنانی حکومت یان کابینەی هەشت دەتوان بڵێم بۆ تەمای نیگەرانی خەڵکی کوردستان بۆ تەمای زۆر وڵا پرسیاری خەڵکی کوردستان لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان دەوایە ناوچەیەکی وەکو باسم کرد پڕ نائارام پڕ کێشە پڕ قەیران هەرێمی کوردستان پێویستی بەوە حکوومەتێکی بەهێز و تۆکمە هەبوو کە تەشکیل کراوەیان پێکێنراوە دیارەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان کە توانم بڵێم بە تایبەتی پارتی کە زۆرینەی کورسەکانی هێناوە لیستی یەکەمی یان لیستی براوەیە دەبایە زیاتر لەوە
بێتە پێش وە زیاتر لەوە مرونەتی هەبێ و یەکێتی نیشمان کوسانیشانی هەردووچیانە تەنیا یەکێتی پارتی بە تەنیا یەکێتی و پارتی زیاتر لەم بابەتە بە دەرەجەیەک پارتی کەوەکو باسم کرد لیستی براوەیە ئەم بابەتە بە هەندوە گیرەوە خۆش ئاماژەت بە خاڵێکی گرنگدا هەستینەتەوایەتی خۆڕاگری بربەزدان و بەرگریکردن بەرامبەر هەموو ئەگەر و قەیرانەکان بۆ پێویست دەکات چونکە ئەگە تێبینی بکەین دواکەوتنی حکوومەت لە کۆمەڵێک هۆکار لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیوە لە ڕووی دیپلۆماسیوە ڕنگدانەوەی خراپی دەبێ بێباوەڕی خەڵکی کوردستان بێباوەڕی جەماوەری خەڵکی کوردستان بێباوەڕی دەنگدەری خەڵکی کوردستان لەسەر پرۆسەی سیاسی پرۆسەی دەنگدان پرۆسی هەڵبژاردن بە شێوەیەکی گشتی جێگای پرسیار و گومان و دڵەڕاوچێ دەبێت بۆی پێویست دەکات ئەمە ئەرچێکی نیشتیمانیتەوەیە کە پاتە سیاسی براوەکان بە پەلە بێ دواکەوتن حکوومەتێکی بنکە فراوان پێک بێنرێ و حکوومەت دەبێت تەمای خۆشگوزارانی خەڵکی کوردستان ببێت تەمای پاراتنی ئاسایش خەڵکی کوردستان ببێت تەمای خۆ ئامادەکاری و ئامادەسازی زیاتری خەڵکی کوردستان بەرامبەر هەموو ئەوگەرانەی سیرکەن ئەمڕۆ عەراق لە بەردەم شەڕێکی زۆر قورسدایە کێشەی ڕوومادی بەردەوام ڕۆژ لە ڕۆژ وا لە قەیران و گەشەکردن یان لە گەشە سندوودایە هێزەکانی پاشماوەکانی سەدام و کە ئەمڕۆ لا نەچوارچەوەی قاعیدە بە ناوی داعش و ماعەژ ناوی خۆیان دەینن ئەمانە ڕۆژ بە ڕۆژ لە برەودانە بۆیە پاشماوەکانی سەدام کە لە قاعیدە و داعش خۆیان دەبینەوە ئەمانە ڕۆژ بە ڕۆژ انتشار دەکەن بڵاو بوونێتەوە لە هەموو شوار و شارچکەکان و ئەمە پێویست دەکات ڕێگری لێ بکرێت چونکە ئەمانە بڕیاریان داوە پژێرێکی زۆریان هەبێت و بۆ ڕێگری لەمانە لەم ترس و دڵاراوچێ لە پاشماوەکانی سەدام و قاعیدە پێویست دەکات ئێمە ئامادەسازی و ئامادەکاریمان تێدا هەبێ بۆیە من دەڵێم ئەم ئامادەسازیە لە ڕووی ئەمنیوە بەڵێ هەیە لە ڕووی هیچ پێشمەگەوە بەڵێ هەیە بەڵام دوایکەوتنی حکوومەت کاکە هەرێم 6 مانگ دواب بکەوێت بەڵێ کارێکی هەڵویستی هەرێمی کورسان لاواز ناکە بە سیاسیەکانی عێراق بێگومان ئەمە خاڵێکی نەگەتیفە و خاڵێکی خراپیشە کو باسم کرد بێ متمانەی خەڵکی کوردستان بە پرۆسی سیاسی دروست دەبێ متمانەی خەڵکی کوردستان بە پارتە سیاسەکان بێ متمانەی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و بێ متمانەی دۆست و دوژمنەکانمانداوە دروست دەبێت بۆیە پێویست دەکات ئەم قۆناغە تێپەڕێنرێ و جنابی کاک زیاتر لەوە بێتە سەرخەت بۆی بتواندرێ بە تایبەتی وەکو باسم کلیسی براوە پارتی دموکراتی کوردستانە و یەکێتیش لەم نێوەندە دەکرێت بە هەردووچیان هەردوو پارت زیاتر تێڕوانینی دروست و گەورەتریان هەبێ لەسەر ئاتی مەسەلەن تەوایەتی بە هەندێک شتێ بەڵای بنێن و لە پێناو وچ خۆش ئاماژەت بە وەزارێک دواندا لە پێناو ئەمە قەزیەکی گەورەتر بەمە مردویان دلەڕاوچیان دلسادی دروست نەکرێت وابزانم ئاماژەم بۆکەن ئەڵێن 3-4 دقەیەکتماوە بەڵام کۆمەڵی پرسیارمەوە حەزەکەم خوێندنەوەی جەنابەت بۆ چارەنووسی کەرکووک بزانم یعنی پێتان وایە چارەنووسی کەرکووک بەرەو کوێ دەچێت بەرەو چارەسەری یا بەرەو ئاڵۆزی زیاتر من وەکو بە ئاماژەم پێدا کەرکووک دوای راپۆرتەکەی دیمەستورە و دوای بە حکمی ئەوەی کە من لە راپۆرتەکەی دیمەستورە زیاتر وەکو مووسڵ کاتێک بەشداریمان دەکرد ئەم راپۆرتە گرنجێکی ئێزگار گەورەی هەیە چونکە وەسقەیەکی دووەلیە بۆ دیاریکردنی نەخشەی هەرێمی کوردستان ئەگەری زولمی زۆر تێدا کراوە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بە بەرجی مادەی 140 کە مادەیەکی دەستوریە خلاف کراوە ئەم پرۆژەیە یان ئەم راپۆرتە تەحلیلەی مادەی ئەوەی دیمەستورە بۆیە ئەمە ئایندەیە کە بۆ وەسقەیەکی دووەلی لە ئەمم متحدە کورد دەبێت لەسەر ئەم پێناو خەباتی زیاتر جەماوەری سیاسی هەوڵ بدەین و خۆشمانە نامال خۆمان ڕێخین و ئەمەی کە زۆر ئاماژەت بە هەستین تەوایەتیدا لە کەرکووک بڵێ هەستین تەواتی تا ئێستا بەردەوامان خۆڕاگرن بەڵام بەڕاستی ئەمەی کە جێگەی نیگەرانیە ئەم دوو ئیدارێ و ئەم ناتەبایی و لە فترەی ڕابردوو لەسەر چوار تیرۆرشت خۆیان خستووە بینایەک کۆمەڵێک هەندێک خەڵکی سەیسەریمان دەدەین فیلمی دروست دەکەت وەکوەوەی کە جەبەر حەملش هەرێمی کوردستانیان ناوچەکانیان مەبەستم لەسەر ئەوە دێ ئەمە بەڕاستی ئەمە حەقا یەکێتی و پارتی ڕێگەباو نەدەن و ئەم حەقەش لەوانەیە کات گرنگە بۆی بتواندری ئەمە سەر وەگەری ناوچەوەی ململانی حزبایەتی لەوە گەورەتر نییە کێشەی بەڵێ من تاکید دەکەمەوە کێشەی کەرکووک زۆر گەورەتر لەوەی کە ململانەی دوو حزب لەوێندرێت بێتە مای نیگەرانی خەڵک بەڵام خۆشبەختانەش ئێستاش دەڵێم خەڵکی خۆڕاگری کەرکووک خەڵکی ئازا و خۆڕاگری خەڵکی کەرکووک لە ئات مەسئولەتی نەتەوایەتی نیشتیمانی دابوونە کەرکووکیان پاراستووە ئەمنیەتی کەرکووکیان پاراستووە ئەجینا ئەگە سەیری تێبینی مقارنە بینی دیالە و کەرکووک بکەن یا مووس و کەرکووک بکەین کەرکووک قەت مقارن ناکرد لەوەی ئەمنیوە زۆر باشترە ڕۆژ نییە لە ناو شاری مووسڵ ڕۆژێک نێ ناو شاری مووسڵ تەقینەوە کوشتن خەتە
لە ئوتاقی جامعەیە بگرێت تا دەکاتە کرێکارێک لە کارگەیەکەوە ڕوونەدات. بۆیە ڕوودەدات ئەمانە بەڵام کەرکووک خۆشبەختانە بەم قارنە لە ڕووی ئەمنیوە سەرباری زۆریش لەلایەن پاشماوەکانی سەدام و قاعیدا کە زۆر ئاراستەی کارە تروریستەکانن لە کەرکووک ئاراستی کەرکووک کردووە بەڵام مؤسساتی ئەمنی ئەم ڕێگەیانەداوە بۆیە ئەوەی کاتۆ پشارەکەت بۆی بە وەڵامتر ئایندەی کەرکووک بڵێ من ئایندەی کەرکووک بڕوون دەبینم و خەباتی کوردایەتیمان بەردەوام دەبێت لەسەر کەرکووک ململانەی لە نێوان پارتی ڕاست ململانەی هەیە بەڵام هیواداری ئەو ململانەیەش نەمێنێ هیواداری ئەو ململانەیە ناتەندروستە نەمێنێ بەڵام ئەم هەندە ئەوەی کە دەڵێم خۆڕاگری خەلکی کەرکووک ئازادی خەلکی کەرکووک ئەمەی تێپەڕاندووە وەکو دووە پرسیارە بێ ئەو پرسیار لە بەڕێزت بکەم لەوانەیە ئەگەر مەجاڵمان نەبێ و پرسیارە بکەین ئەڵێن کورد عادەتەن ئەو شتێکی لە شەڕ بەدەستهێنێ لەسەر مێزی گفتوگۆ لە دەست دەدات بەشێک ئەنی بۆچوونێک هەبوو کاتی خۆی کە تەنانەت ئەو مادەی 140 کە لە ناو مادەیەکی کاتی لە ناو دەستورێکی دایمی دانراوە بەڕێزت یاساناسیشی کە ئەمە فێڵێکە لە کورد کراوە ئەمە چەندێ ڕاستە ینی فعلا کورد هەڵخەڵەتێنراوە ڕاستەکەی وانێ ڕاستەکەی ئەوەیە کە کورد خۆی بە هۆکاری ئەوەی کە باوەڕی نەبوو بەدەسەڵاتدانانی یان ڕژەمێک لە دوایەکانی عێراق بۆ جێبەجێکردنی داخوازەکانی کورد مافنەتەوایەتەکانی کورد ناوچە شێشسەرەکان کە بگەڕانەوەی کورد بۆیە پێداگری لە سەر سەقفێکی زەمەنی کردووە بۆی ئەم مادەی جێبەجێ کرێ بەڵام کاتێک کە جێبەجێ نەکرامانە ئەوە نییە ینی ئەمە هەندێک لە شۆڤێنەکان باسی مردنی مادەی نەخێر کاتێک ئەم مادەی دەستوری دەمرێت کە دەستورەکە هەمووی بمرێ یان تعلیق کراوێ یان بۆیە کاتێک دەستوری عێراق کە زندووە ئەم مادەیەش زندووە و ئەم مادەیەش و ئەمە خاڵێکی گرنگە دیسان دەڵێنەوە جێبەجێکردنی دەستور زەمانەتە بۆ یەک پارتی خاچ عێراق یەک پارتی خاچ عێراق ناپارێزی ئەگەر مادەکانی دەستور جێبەجێ نەکرێت بە تایبەتی مادەی تەرچوو بەلایەن کوردەوە. زۆر سپاس بۆ بەڕێز هەرێم کەماڵاغا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بەرپرسی مەڵبەندی چواری دهۆک یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم هەفتەیە میوانمان بووی پرسیاری زۆرمان مابوو بەڵام دەرفەتی کەم زۆر سپاس. هێژن دووبارە پیرۆزباهیên cejna Newrozê û pîrozbahiyên rizgarkirina Qudsa Kurdistanê li hemî gelê Kurd dikin û hêvîdarîn di Newroza sala dahatî de Kerkûk beşek bet ji Herêma Kurdistanê. Heta pêşembiya dahatî ku dê bitin pêşembiyekê salekî nî ya sala Kurdî de hemî lekê bi zanê mezin spêrîn dema bîn xweş.